دوێنێ شەمە دوو پیاوی لە سێدارەدا بە تۆمەتی کوشتنی بەرپرسێکی ئەمنی لە کاتی ناڕەزاتیە سەرتاسریەکان دوای مردنی ژینە ئەمینی ژنە کوردەی ئێران لە تەمەن 22 ساڵ لە 16 مانگی نۆدا کە زۆربەی شارەکانی گرتووە. ئەو دوو کەسە یان ئەو دوو گەنجە دوێنێ شەمە لە سێدارە دراون بە تاوانی کوشتنی ئەندامێکی میلیشیای هێزی نیمچە سەربازی بەسیج سزادرابوون. سێ کەسی دیکەش لە هەمان کەیسدا سزای لە سێدەرەدانیان بەسەردا سەپێنراوە و 11 کەسیش سزای زیندانیکردنیان بەسەردا سەپێنراوە. دەستگای دادوەری لە بەیاننامەیەکدا کە ئاژانسی هەواڵی فەرمی ئێرنا بەڵاوی کردووە ڕایانگاندووە محەممەد مهدی کەرەمی و سەید محەممەد حوسێنی ئەنجامدەرانی ئەو تاوانە کە بوو بەهۆی شەهیدکردنی ناڕەوای ڕوحەڵڵا ئەجامیان سەر لە بەیانی ئەمڕۆ هەڵواسران. دوایین لە سێدەرەدارەکانیش ژمارەی ئەو خۆپێشاندەرانە گەشتە 4 کەس کە بە فەرمی ناسراون کە لە دوای نائارەمەکانی وڵات لە سێدارە دراون. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی مانجی ڕابردوو ڕاگەیاندووە کە دەسەڵاتدارین ئێران داوای سزای لە سێدەرەدانیان بۆ لایەنیکەم 26 کەسی دیکەی دەرکردووە کە ناوی بردووە بە دادگایکردنی ساختە بۆ ترساندنی خۆپێشاندەران لە ڕاپەڕینی جاماوەریدا کە لە وڵاتی ئێران هەژاندووە. وەزیری دەرەوەی بریتانیا جیمس کلیڤری سەرکۆنەی لە سێدەرەدانی ئەو دوو خۆپێشاندەرەی کردووە لەلایەن ئێرانەوە و داوای لە تاران کردووە کە دەست بەجێ کۆتایی بە توندوتیژیەکانی دژی خەڵکی خۆی بێنێ. بەڵێن بۆ ئێران داواکاری کۆمەلگای نێونەتەوەی بژێ دەخاتن. خانم دڵنیا ڕەحیمزادە چالاکوانی سیاسی دەست کۆڵم لەگەڵماندایە. ئەم کاتت باش دڵنیا خانم داوا لێبوردنەکەم کە نووسینەکەی ناوت تێکچوو بوون لێم تێکچوو ناوەکەشم لێ بیرچوو بوو. زۆر سوپاس بۆ کاتی جەنابەتی. ینی هەموو دنیا داوا لە ئێران دەکاتن کە واز لەو توندوتیژیە دژی خۆپێشاندەران بێنێتن کەچی لە سێدەرەدانش هەر بەردەوامە دوێنێش بینیمان دوو گەنجی تر لە سێدەرە دران. بۆ ئێران وا داواکاریەکانی کۆمەلگای نێونەتەوەی پژێ دەخاتن. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانتان و هەروەها لە ڕێگەی تریبونیەوە ئەگەر ئیزنم پێ بدەن سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ئەو دوو قارەمانە محەممەد مهدی کەرەمی و محەممەدی حسێنی دەکەم و هەروەها سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو گەلانی ئێران دەکەم چونکە لە ڕاستیدا ئێستا هەموو خەڵکی ئێران بەپەرۆشن بۆ لە سێدارەدانی ئەو دوو قارەمانە. لە ڕاستیدا ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ئێستادا ڕیسکی ئەوە ئەکات کە داواکاری نێودەوڵەتی پشتگوێ بخات ئەمن پێم وایە ئێستا ئێران دەگەڕێتەوە بۆ ترسی زیادە لە حەدی کۆماری ئیسلامی ئێران. ترسەکەی کۆماری ئیسلامی لە خۆپیشاندانەکان و خۆپیشاندەرانی ناوخۆی خۆی زۆر زیاترە لە ئەهەمیەتدان بە دنیای نێودەوڵەتی. جا بوەستێ لەولاوەکە کۆماری ئیسلامی زۆر گرنگی بە دنیای نێودەوڵەتی نەداوە. ئیتفاقاً زۆریشی پێخۆشە بڵێ کە من بۆم گرنگ نییە با لە دنیای دەرەوەیە دنیای نێودەوڵەتی چی ئەڵێن بابیڵێن بەڵام من هەر کاری خۆمەکەم و ڕەب و وەحشەتی خۆمەکەم. ئەوەی کە کۆماری ئیسلامی بەردەوام لە لاوانی ئێرانی لە سێدارەداوە بە تۆمەت و بیانووی جۆر بە جۆرەوە. بەڵام ئێستا و لەو هەلوو مەرجەی ئێستادا کە بۆچی ئاوا ئەو هەموو فشارە نێونەتەوەی و نێودەوڵەتیەی لەسەر سەرە بۆچی پشتگوێخە ئەمن دەیگەڕێنەوە بۆ ئەوەی کە ترساوە زۆر زیاتر لەوەی کە لە کاردانەوەی نێودەوڵەتێکە بترسێ لە خۆپیشاندەران و خۆپیشاندانی ناوخۆی خۆی دەترسێت چون پێی وایە پێگەکەی زۆر زۆر زەعیفترە بۆ خۆی بەو باوەڕە. باشە دڵنیا خان ئەگەر وابێ ئەو خۆپیشاندانانە ئەو نەڕەزایەتیەی کە لە ئێرانە چەند مانگی کە هەر هەیە ئەوە گەرمیشان چ گۆڕانکاریکی هێناوە چی گۆڕانکاریکی بەدیهێناوە لە ناو خودی ئێراندا؟ من پێم وایە ئەو خۆپیشاندانانە لەگەڵ خۆپیشاندانانی پێشوو دیارە کۆماری ئیسلامی دەتوانم بڵێم ئەم خۆپیشاندانانە من هەمیشە وەکو دەردی زایمان یا ئێژانی مناڵبوون دەیشوبهێنم
ساڵی 72 بوو، ساڵی 74 بوو، ساڵی 76 بوو، هەموو ئەو کاتانە خۆپیشاندان بوو، بەڵام بەو بەرینیەی ئێستا نەبوو. ماوەکەی توولانی تر بوو، مەودای خۆپیشاندانی یەکەم بۆ دووهەم ئەگەڕاوە بۆ 2 ساڵ، ساڵێک، 3 ساڵ، 10 ساڵ هەتا وە بەردەوام لەو خۆپیشاندانانەشدا خەڵک لە سێدارە دراون. بەڵام ئەمەی ئێستا چ گۆڕانکاریی دروست کردووە لە ناوخۆ ئەم خۆپیشاندانەی ئێستا بەرەو شۆڕشمانەبە، بەرەو شۆڕش و ڕوخانی کۆماری ئیسلامیمان دەبا بە دڵنیاییەوە. بەڵێ تۆ چۆن دواڕۆژی ئەم خۆپیشاندانانە دەبینیت؟ بە تایبەتیش زیاتر لەوانی کە گەنجن، چالاکوانن، شارەزای بەکارهێنانی سۆشیال میدیان، دواڕۆژیان چی دەبێت؟ لە ڕژێمان تا ڕادەیەک ناترسن کە چی ئەو هەموو لە سێدەرەدان و کوشتن و ئەوەش هەیە؟ دواڕۆژیان چۆن دەبێت؟ نمونەی ئەوەتان بۆ دێنمەوە دوێنێ کە هەواڵی لە سێدارەدانی ئەو دوو قارەمانە بڵاو بووەوە، بە قاعدە و بە تەسەوری کۆماری ئیسلامی خەڵک دەبوو بترسن لە ئەو فەراخانانەی کە داویانە، ئەو باگێشتانەی خەڵک کە داویانە بۆ ساڵەوەختی موشەکەکەی لە هەواپەیما ئۆکراینیەکەیاندا فەراخانیاندا بوو بڕژێنە خیابان و خۆپیشاندانێکی بەرینتر بێ لە جاران. ئەو لە سێدارەدانە بە پەلەی کۆماری ئیسلامی بۆ ئەوە بوو کە خەڵک بترسێ و لە ماڵەوە دانیشێ، بەڵام بەعکسەوە 10 بەجێ خەڵک کاردانەوەی بوو لە ناوخۆ، لە دەرەوەی وڵات، لە ناوخۆ تەواوی ئەم شەو خەڵکی تاران و خەڵکی شارەکانی تر شعاری مرگ بۆ کۆماری ئیسلامی و هەتا تا ئاخۆن کەفەن نەشێ ئینڤەتەن مەتەن نەشێ، یعنی شعارگەلی لەو جۆرە بەرەو ڕوخانی ڕژیمیان داوە بۆیە خەڵک ئیتر ناترس. دڵنیاخان دەمویست پرسیاری کوتایەوە لێ بکەم کە چەند مانگێکە بینیمان خۆپیشاندانەکانی ئێرانیەکان و دۆستەکانی ئێرانیەکان لە دەرەوەی ئێران لە ئەوروپا و لە ئەمریکا و لە زۆر شوێن زۆر گەنمون، ئێستا لەو ئاسەدا نییە. بۆ ئەمن پێم وایە کاتێکە بەرەو شۆڕش دەچین مەرحەلە بە مەرحەلەیە. ئێستا ئێمە هەنگاوی خۆپیشاندانەکانمان بەڕێ کرد، دەنگی خۆمان گەیان دە دنیای دەرەوە، ئێستا دەبێت لە ڕێگەیەکی ترەوە هەوڵ بدرێت. بە بڕوای من ئەو خەڵکی ناوخۆ زۆر بەباشی کاری خۆیان و بەکارهێنانی سۆشیال میدیا دەنگی خۆیان دەگەێنە دەرەوە و بۆ چالاکانی دەرەوەی وڵات کاریان ئەوەیە کە لە وەهلەی ئەوەڵدا فشار بێنە یەکێتی ئوروپا، فشار بێنە دنیای وڵاتانی دەرەوە کە کۆماری ئیسلامی منزەویتر و بەرەو ئێهمالێکی زۆرتر بەرن، ینی بەڕسمی ئەو داواکاری خەڵکی ناوخۆی ئێران بەڕسمی بناسن. ئەمن پێم وایە کەمبوونی خۆپیشاندانەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک دەیانەوێت لە ڕێگەیەکی ترەوە دەنگی باشتر بگەێنن ینی کاردانەوەی وڵاتانی نێودەوڵەتی بە عملیتر و بە کردەوەتر ببینن، هەتاکو چون خۆپیشاندانەکە بوو کە دەنگ بگەێنن. بەڵام ئێستا بۆ نمونە یەکێک لە کارەکان ئەوەیە کە لە 16 مانگدا کۆبوونەوەی ساڵانەی یەکێتی ئوروپا دەکرێت کۆبوونەوەی دەورەی یەکێتی ئوروپا. ئێستا لە هەوڵی ئەوەدان لە دەرەوەی وڵات سوپای پاسدارانی ئێران بە تێرۆریست بناسن. هەرچەندە چەند وڵاتێک وای کردووە، بەتایبەتی وەکو بریتانیا هەوڵێکی وای هەیە بەپێی ڕاگەاندنەکان. خانم دڵنیا ڕەحیمزادە چالاکوانی سیاسی لە ستۆکهۆلم سوید لەگەڵ ئێمە بگوت. زۆر سوپاس. سپاس بۆ ئێوەش.